مۆتەکەی شەڕ لە خزمەت دامرکانەوەی بڵێسەی خەباتی جەماوەر. کۆماری ئیسلامی ئێران لە سەروبەندی 47مین ساڵیادی دامەزراندنیدا لەگەڵ کۆمەڵێک قەیرانی قوڵ و فرەرەهەند بەڕەوڕوو بووەتەوە کە بناغەکانی دەسەڵاتەکەی خسووەتە لەرزە. هەروەک چۆن ئەم دەسەڵاتە 47 ساڵە لە ناو ڕووباری خوێندا درێژە بە ژیانی خۆی ئەدات، ئێستاش بە سەرکوتی خوێناوی و بێبەزەیانە حکومڕانی دەکات. دیمەنی ترسناکی کۆمەڵکوژیەکانی ڕۆژانی دوای بڕینی ئینتەرنێت بەڵگەیەکی ڕوونا لەسەر ئەو ڕاستیەی کە کۆماری ئیسلامی هێشتا دەستبەرداری تاکە استراتێژیمانەوەی واتە سەرکوت و توندوتیژی نەبووە. لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا ئاخێزی شۆڕژگێڕانەی جەماوەر لە زیاتر لە 190 شاری ئێران گەیشتووەتە ئاستێکی بێوێنە. خەڵک بەو پەڕی ئازایەتی و چاونەترسیەوە خوازیاری ئازادی، عەداڵەت و ژیانێکی باشترن. بەڵام وەڵامی حکوومەت هەمان وەڵامی کۆن و هەمیشەییە: گوللا، زیندان، ئەشکەنجە و سێدارە. بڕینی ئینتەرنێت و سانسۆری میدیاییش نیشانەدات کە کۆماری ئیسلامی هەوڵەدات لە تاریکی پەیوەندیەکاندا تاوانەکانی خۆی بشارێتەوە. ئەم سەرکوتە خوێناویە نەک هەر نیشانەی لاوازی و بێتوانایی ڕژیمە لە ئاز وەڵامدانەوە بەویست و داواکاریە ڕەواکانی جەماوەر، بەڵکو ڕەنگدانەوەی ئەو ڕاستیەشە کە حکوومەت جگە لە هێز و توندوتیژی هیچ ڕێگایەکی دیکە شک نابات بۆ درێژەدان بەمانەوەی خۆی. هاوکات پێشهاتە نێودەوڵەتیەکانیش پێیان ناوەتە قۆناغێکی نوێوە. بە پێی زانیاریەکان دۆناڵد ترامپ سەرۆکۆماری ئامریکا لە کاردانەوە بە کوشتاری بەربڵاوی خۆپیشاندەراندا سەرقاڵی تاوتوێکردنی ئەگەری هێرشی نظامی بۆ سەر ئێرانە. کۆماری ئیسلامی ئێرانیش هەڕەشەی کردووە کە لە ئەگەری هێرشێکی لەو شێوەیە بە مەبەستی تۆڵەسەندنەوە هێزەکانی ئامریکا لە ناوچەکە دەکاتە ئامانج. ویلایەتە یەکگرتووەکانی ئامریکا لە سەروبەندی ئەگەری دەستپێکی شەڕێکی نظامیدا پرۆسەی چۆڵکردنی بەشێک لە هێزەکانی لە بنکەی ئاسمانی ئەلعودەید لە قەتەر و چەند بنکەیەکی دیکەی ناوچەکە دەست پێ کردووە. ئەم هەنگاوە سەربازیانە ئەوە دەرەخەن کە ئەگەری ڕوبەڕووبوونەوەیەکی چەکداری دیکە سیناریۆیەکی دوور لە چاوەڕوانی نییە. بەڵام شەوی ڕابردوو ترامپ لە لێدوانێکی دژواز داوتی کە زانیاری دروستی لەبارەی ژمارەی کوژراوەکان لەبەردەستدا نییە. بەڵام لایەنی ئێرانی بەڵێنی پێداوە کە چیتر خەڵک لە شەقامەکاندا نەکوژن و هیچ کەسێک لە سێدارە نەدەن. ئەم قسانە لەکوێی سیاسەتی ڕاستەقینەی ئامریکادا جێگە دەگرن هێشتا ڕوون نییە. ئایا ئەمە بەمانای پاشەکشەی ترامپە لە هەڵوێستەکانی پێشووی سەبارەت بە کۆماری ئیسلامی؟ بەو پێی کە زۆر جار هەنگاوەکانی ترامپ پێشبینی کراونین، دەبێت چاوەڕوان بین و بزانین لە چەند ڕۆژی داهاتوودا چی ڕوەدات. بەڵام ئەمە تاکە دەنگ نییە کە لە کۆمەلگەی ئامریکاوە دەبیسترێت. بێرنی ساندرز، سێناتۆری چەپگەرای ئامریکا، لە بەیاننامەیەکدا لە تۆڕی ئێکس نێتوەرک وتی ملیۆنان کەس لە دژی حکوومەتێکی دیکتاتۆر ڕاپەڕێون، ڕژیم بەو پەڕی توندوتیژیەوە وەڵامی داونەتەوە و هەزاران خۆپیشاندەری کوشتووە. کۆمەڵانی خەڵکی ئێران مافی خۆیانە، داهاتووی خۆیان دیاری بکەن و ئامریکاش دەبێت پشتیوانی بکات لە داواکاریە ڕەواکانیان بۆ ئازادی و دموکراسی. بەڵام ئەم پشتیوانیە نابێت بە زەبری چەک بێت. ساندرز جەختی لەوە کردوەتەوە کە ئامریکا دەبێت خواستەکانی بریتی بێت لەم خاڵانەی خوارەوە: کۆتایی هێنانی خێرا و دەست بەجێ بە توندوتیژی لە دژی خۆپیشاندەران، کۆتایی هێنان بە سانسۆری میدیایی و بڕینی ئینتەرنێت و ئەنجامدانی هەڵبژارنێکی ئازاد لەژێر چاودێری نێودەوڵەتیدا. ناوبراو لە کۆتایی لێدوانەکەیدا دەڵێت دەستێوەردانی نظامی ئامریکا چارەسەر نییە، لە ڕابردوودا شکستی هێناوە و دووبارەش شکست دەهێنێت. لە کاتێکدا کە ئاخێزی شۆڕژگێڕانی جەماوەر لە زیاتر لە 190 شاری ئێران لە ئاستێکی بێوێنەدا هەروە بەردەوامە، هاوکات لەگەڵ زایەڵەی شۆڕشی جەماوەر دەنگۆیەکی مەترسیداری دیکەش دەبیسترێت کە ناکرێت لە بەرچاو نەگیرێت. لە هەناوی ناکۆکیەکانی ناوخۆی حکوومەتدا هێڵێکی فاشیستی و پۆپۆلیستی هێدی خەریکی خۆڕێخستن و خۆپڕچەکردنە. لە بیرمان نەچێت بۆ نمونە سەعیدی جەلیلی کە بڕوای بەو جۆرە بیر و بۆچوونە هەیە لە هەڵبژاردننی سەرۆک کۆماریدا ئەگەر چی سەر نەکەوت، بەڵام ژمارەیەکی زۆر لە دەنگەکانی بەدەست هێنا. ئەمە نیشانەدات کە لە ناو کۆمەلگای ئێرانیشدا ڕەوتگەلێکی مەترسیدار خەریکە پێک دێن کە ددانیان بۆ دوای ڕووخانی ئەم ڕژیمەی ئێستا تیشتر کردووە و ئەتوانن مەترسی نوێ بۆ سەر داهاتووی خەڵکی ئێران دروست بکەن.
سیناریۆیەکی لەو شێوەیە تەنها کاتێک ئیمکانی بۆ دەرەخسێت کە خەڵک لە مەیداندا نەبن. ئەگەرچی زۆرێک لە ڕووداوەکان بە وردی پێشبینی ناکرێن، بەڵام بە زۆر هۆکاری بابەتی دیاردەیەک بەڕوونی هەستی پێدەکرێت، ئەویش ئەوەیە کە گۆڕانکاری لە سیستەمی سیاسی ئیدارەی ئێراندا بۆتە شتێکی حتمی. پرسیاری بنەڕەتی ئەوەیە کە ئەم گۆڕانکاریە بە چه ئاراستەیەکدا ڕوودەدات. بێگومان چ ئەوەی کە ئامریکا هێرش بکات یان خودی کۆماری ئیسلامی بۆ خۆی زەمینە بۆ هێرش ئامادە بکات و شەڕێکی پێشگیرانە دەست پێ بکات، دەرەنجامی دەست بەجێ لانیکەم بۆ ماوەیەکی کاتی بریتی دەبێت لە دامرکاندنەوەی بڵێسەکانی ئاگری ئەم ئاخێزە شۆڕژگێرانەی ئێستا. شەڕ بەبێ لە بەرچاوگرتنی ئەوەی کە چێ دەستی پێ بکات تەنها لە بەرژەوەندی کۆماری ئیسلامیدا دەبێت. ئەم ڕاستیەمان لە شەڕی 8 ساڵەی ئێران و عێراق و شەڕی 12 ڕۆژەی ئێران و ئیسرائیلدا بەڕوونی بینی. ئەو جەماوەرەش کە لە پێناو بەدەستهێنانی ئازادی و مافەکانی خۆیدا خەبات دەکات، ئەم جارەش لە چاوەڕوانیدا دەمێننەوە. چاوەڕوانمانەوەی جەماوەر تا ئەنجامی کۆتایی ئەم پێشبڕکێیە سیناریۆی مەترسیدار و دەرەنجامی کارەساتباری لێ دەکەوێتەوە. شەڕێکی لەو شێوەیە نەک هەر ئازادی بە دیاری ناهێنێت، بەڵکو وێرانکاری، هەژاری و لە ناوچوونی بۆ خەڵک بەدواوە دەبێت. ئازادی ڕاستەقینە و ژیانێکی باشتر تەنها بە خەبات و تێکۆشانی کۆمەڵانی خەڵکی ڕاپەڕی و دەستەبەر دەبێت. دەستێوەردانە ئیمپریالیستیەکان ئازادی بۆ خەڵک بە دیاری ناهێنن و هیچ بۆمب و موشەکێکیش ناتوانێت ئازادی لە جێگەی ستەم و سەرەڕۆیی جێگیر بکات. ئەمە ئاخێزەی ئێستەی کۆمەڵانی خەڵکی ئێران دەری خستووەکە ئەوان چیتر ئامادە نین ستەم و هەژاری و گەندەڵی و سەرکۆت تەحمل بکەن. ئەم خەبات و تێکۆشانە دەبێ بەردەوام بێ و خەڵکی ئێرانیش دەبێ وێڕای پاراستنی یەکڕێزی و هاوپشتی ڕێگەی خۆیان شەلگێڕانە تا گەیشتن بە ئازادی و بەدەستەوەگرتنی چارەنووسی خۆیان درێژە پێ بدەن. نابێ ڕێگە بدرێت بڵێسەکانی خەبات لە ژێر سایەی شەڕدا دابمرکێتەوە. داهاتووی ئێران دەبێ لەلایەن کۆمەڵانی خەڵکی ئێرانەوە بنیاد بنرێت، نەک بە بۆمب و نەک بە موشک.